باشێکی کوردستان کورد هەمووی چاوی لە تۆیە فێرت کردین هەوسەنگەر بین کورد و عەرەب و تورکمان وەک بێرابن کریستیان و ئەرمەن ئێزدی و موسڵمان ودان و سر بخویا نکر باشێکی کوردستان کورد هەمووی چاوی لە تۆیە نهری و بەرزانی و پێشەوە قازی بۆ شێخ مەحموود و شێخ سەعید جێگای و مێد و شانەزی فێرت کردین هەوسەنگەر بین کورد و عەرەب و تورکمان وەک بێرابن کریستیان و ئەرمەن ئێزدی و هەبی نیشتیمانم ئاوەدان و سەر بەخۆیە نەکر بەشێکی کوردستان کورد هەمووی چاوی لە تۆیە گەلێک سوپاس دەستان خۆش